ئەو ئەفسەرە نیپاڵی خۆپیشاندەران ڕێزیان گرت. سەرهەڵدان و گۆڕانکاریەکانی نیپاڵ ئەو وڵاتەی بەرزترین لووتکەی جیهانی تیادایە، چیرۆکی سێر و سەمەری تیادایە کە جیاوازترینیان گریانی بە کوڵی ئەفسەریشی پۆلیسە. لە بەردەم مایک و کامێرەی میدیاکان هۆکاری گریانەکەی ڕوون دەکاتەوە. ڕاپەڕینەکانی سریلانکا لە ساڵی 2022، بانگلادێش لە ساڵی 2024 نەبوو ناوانەیەک بۆ دەسەڵاتدارانی نیپاڵ، هەر بۆیە لە سەرەتای ئەم مانگەوە دوای ئەوەی بڕیاری قەدەغەکردنی سۆشیاڵ میدیا بۆ گەنجانی 15 بۆ 25 ساڵ گۆڕانکاری گەورەی لە وڵاتەکەدا دروست کرد. دوای ئەوەی ناڕەزایەتیە مەدەنیەکان لە کاتماندۆی پایتەختی وڵاتەکە دژی بڕیارەکە دەستیان پێکرد. پۆلیس بە فیشەک 19 هەوڵاتیان کوشت. تا ئێستا زیاتر لە 50 کەس کوژراون و 12,000 کەسیش لە زیندان ئازاد بوون. شەقامەکان بوونە گۆڕەپانی شاڕ. خۆپیشاندەران پەرلەمانی نیپاڵیان ئاگر تێبەردا، دەسەڵاتدارانیان ڕاونا. دوجار سوپا هاتە مەیدانەکەوە و دۆخەکەی کۆنتڕۆڵ کرد. لە نێو پۆلیس و دەسەڵاتدارانی ئیداری و سیاسی وڵاتەکە کوڕە و کوڕە بوو خۆی دەرباز بکات، بەڵام پیاوێک زۆر بێباکانە بە جلوبەرژی پۆلیسەوە لەسەر شەقامەکان ماوەتەوە. لەبری ئەوەی بدرێتە بەرشەقی خۆپیشاندەران ڕێزی لێدەگیرێت. ئەو ئێستا دەگری بۆ هاوڕێکانی ڕابردووی کە بە شەقی گەنجانی وڵاتەکە دوور خراونەتەوە. ئەفسەرێکی نیپاڵیە بە جلوبەرگە سەربازیەکەیەوە کە جلەکان بۆ هاوکارەکانی ببوونە بەڵام ئەو زۆر بە ئاسایی بەنێو خەڵکدا دەگەڕا. پەیامنێرەکە لێی پرسی چۆن دەوێری باجلی سەربازیەوە بمێنیتەوە. ئەویش لە وەڵامدا پێیوت هەرگیز کەسم ئازار نەداوە، کاتێک بەتەنها ماوەتەوە. خۆپیشاندەران خۆیان هاواریان کردووە کە ئازاری نەدەن. دوای ئەوەی ڕێزی بۆ خەڵکەکە نواندووە لە ئامێزیان گرتووە. گریانی ئەو ئەفسەرە بۆ هاوپیشەکانێتی کە لە ڕابردوودا زۆڵمیان لە خەڵکی وڵاتەکەیان کردووە. ئێستا شوێنێکی ئارامیان نییە بۆی بچن، چونکە هەڵی ئەوان ئەوە بووە بەهۆی پلە و پۆستەکانیانەوە لە خۆیان بایی بووبوون. خۆپیشاندەران جگەلەوەی ڕوبەڕووی دەسەڵاتدارانی حکومی بوونەوە، هاوکات دەستیان لە هەموو حیزبەکانی وڵاتەکەشان نەپاراست و هەمویان دوور خستنەوە. چاوی جیهان لەسەر ئەوەیە حکوومەتێکی نوێ بە هاوبەشی لە خۆپیشاندەران و سوپای وڵاتەکە پێک بێت.